برنامج سلام اندام اتحادی ملوانی سلێمانی بەخۆشحاڵی و بە هەمانگی لەگەڵ اتحادی ملوانی کوردستان هەڵساوین بەکردنەوەی پاڵەوانێتێکی بۆ پارێزگاکانی کوردستان. پارێزگای هەڵەبجەمان هەڵبژارد، خۆشحاڵین کە بۆ یەکەم جار هەڵەبجە بە پارێزگا بینین. قەرارمان نەکە پاڵەوانێتی کوڕان بینە پارێزگای هەڵەبجە و لەگەڵ ئەمەش بواری کچانمان فەرامۆش نەکردووە و قەرارە لە مانگی داهاتووە پاڵەوانێتێکی کچانیش پارێزگاکانی کوردستان لە شاری هەولێر بکەینەوە ئینشاءالله و بەشداربوویەکی باش یاریزانەکان بەشداریان کردو. ئاسیان زۆر باشە، سپاس بۆ خوا. پاڵەوانێتێکی پێشکەوتووە هیوادارم بتوانین لە ساڵانی داهاتووش بەم شێوەیە بەردەوام بین. ئێمە وەکو سنتەری داون سیندرۆم بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە جۆری داون سیندرۆم بەشداریمان کردووە لە پارێزگای سلێمانیەوە هاتووین. بەشداریمان کردووە لەم پاڵەوانێتیەیە بە دوو خوێندکارمان بە ناوەکانی زەنێ و محەممەد ئەوانێ لە هەردوو ڕەگەزەکە بەشداریان کردو لەم پاڵەوانێتیە. زۆر دڵخۆشین، لەوانەیە مناڵەکان لەو ئاستەیانە بن بەڵام زۆر دڵخۆشین. بەشداریکردنەکە تەنها بەشداریکردنەکە سەرکەوتنە بۆ ئێمە. ئەمە ئەبێ بۆ سەرەتایەکە لە داهاتووە زۆرترین مناڵ لە هەردوو ڕەگەزەکە. بەڕاستی لێرە دڵخۆشم کە زۆرترین خوێندکاران و کەسان ئەبینیم کە بەشداریان کردو لە هەردوو ڕەگەزەکەەوە شتێکی تازەیە کە پێشووتر بۆ شێوازە نەبووە. ئەوە دڵخۆشکەرەیە کە بەتایبەتی بۆ پارێزگای هەڵەبجە کە پاڵەوانێتێکی وای تیا ئەنجام دراوە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم و دەستی ئەوەش خۆش بێ. سپاستانەکەم.